جنابت باسەکەی کە قەیرانی زۆر شتە نەکدارایی و هیچ قیەمێکیان بۆ ئەو میلەتە نێشتۆتەوە. میلەتیش بێدەنگە. ئایا هۆکاری بێدەنگی میلەت چییە یاخود تاکەی ئەم بێدەنگێ ئاوا بەردەوام دەبێت؟ خی گەورە لە باسی قومی بنی ئیسرائیل کە لەژێر دەستی فرعون بوون فەرمێ فاستخف قومه فأطاعوه إنهم كانوا قوما فاسقين. أفرمێ ئەم فرعونەکە دەسەڵاتدار بوو بەسەر بەنی ئیسرائیلیەکانە، گاڵتەی بە عەقڵیان کرد و ترساندنی و گەوجاندنی، بۆیە ئەوانیش ئیطاعەیان کرد و بەڕاستی قەومێکی فاسق بوون. هۆشیاری گەلان کاریگەری زۆرە لەسەر تەوازنی دەسەڵات. ئەو گەلانەی داما و دواکەوتون یان بە زەلیلی پەروەردە بوون، ئەو تۆغیانە زیاترە بە بەسەریان و ئینسان لە نێوانی سێ حاڵەتایە. حاڵەتێکی دادپەروەریانە کە لە ناخیا تەوازنی دەرونی هەیە، حەقود و حەسود نییە، عودوانی نییە، دژمنکارانە نییە بەرامبەر بە خەڵکی، لە هەمان کاتیشە حیزی و سەلامەتی قبوڵ ناکە، زەلیل نییە، ڕسوان نییە. ئەم تەوازنە کە لێرا بوو، ئەگەر ئەمە ڕاگیر نەبوو، دوو قەومی تر دێنە پێش. قەومێکی فرعونی دەسەڵاتێکی دیکتاتۆری بکوش ببڕ هەرخۆیە بێ، لە بەرامبەرە خەڵکێکی زەلیل، کۆیلەبوو، ڕسوا، ڕازی بە هەر جۆرە ژیانەکە هەیە. هەر جۆرە ژیانێک خی گەورە باسی کردو لە باسی جوولەکەی فەرمێ ڕازین بەوەی ژیانیان هەبێ هەر جۆرە ژیانێک. وەلەتەجیدەنەهم ئەحرەص الناس على حیات، ئەیان بینی سوورن لەسەر هەر جۆرە ژیانێک. حیات نەکیرەیە، یعنی هەر جۆرە ژیانێک بێ وەلە ژیانێکی سەگیش بێ. ئێستا کێشەکە ئەوەیە بە سەبەبی هۆشیار نەبوونی ڕۆشنبیرانی کورد لە باشوورە، یەکەم ئەلمانیەکانی کە ئەبوایە ڕۆشنبیرتر بن، زیاتر هەوڵ بدەن بۆ مافی ئینسان و ئازادی خۆیان، نەک ئازادی جەستە و چێژی جەستەی خۆیان. زینا و شەراب خواردن و مخەدراتیان هەموو دەسەڵاتێک لە فەرمو بڕ خۆتان بکوژن پێی. بەڵام ئازادی فکر کە گەورەتر لە ئازادی جەستە، ئەم ئازادی فکرە ئەوە ئەوان پێشڕەوی ئەلمانیەکانی تر بوونایە، بە تایبەتی کە گۆڕان هیمەتێکی زۆر گەورەی کرد و گۆمەکەی شڵەقاند لە زمانێکە کە احتیلال حاکمی ئەوڵ وەخیر بوو. ئەم ڕۆشنبیرانە وردە وردە گەر بکەوتنە لەگەڵ گۆڕانەوە، بە تایبەتی کێمەش تەیدمان کردنەوە و ئیسلامیانەشیان لەگەڵا بوو، گۆڕانکاریەکە ڕوویەدا. دووهەم ئیسلامیەکان بۆ خۆیان نابێ هەقی ئەلمانیەکانیان هەبێ. ئەگەر کابرای ئەلمانی شۆڕش ناکە، گۆڕانکاری قبوڵ ناکە، یان نایە ئەو وەزعی بەدڵە و شەرابی خۆی هەیە، وافرەت و زینای خۆی هەیە و ئەلمانەتەکەی پێ قبوڵ وەک لە ئیسلامیەکەی تۆ، ێ باشە. بەڵام ئیسلامیەکان خۆ هێزێکی گەورەی کوردستانین، ئەوان ئەبوایە ئیسلامەکە بکەن بە ڕوحی مواجهە بەرامبەر ئەم دوو تاغوتە. ئەم دوو تاغوتە لە هەموو شتێک، لە هەموو قیەمێک چوونەتە دەرەوە. ئەگەرمان ئیسلامیان وەک وەحی هەڵگرتووە، بەڕاستیەوەی ئەوان تاغوتێکی زۆر گەورن و ئەمان لا ئیلاهە ئیلەڵڵا کە پێویستە شەرحکەن بەرامبەریان، پێیان بڵن کە ئەمانە بێدینن، ئەمانە لەسەر ئیسلام نەماون. بەڵام بەداخەوە خەڵکەکەی ئێمە ظاهرن ئەو ڕۆشنبیرێتیان کە هەبوو، ئەو هۆشیاری کە هەیان بوو، ئەو ئیرادە بەرزەی کە هەیان بوو، دیکتاتۆر توانی جار بۆ جار بیان ترسێنێ، هەر جارە و هجوم بۆ سەر گەڕک و شارێک و گرتنی 70-80 کەس و پاشان شێواز ئەشکال و دزە پێکردنی چۆنیەتی کوشتنی ئەم خەڵکە و بانکردنی کەس و کاریان و تعزیبدانی خەڵکی. ئێوە پێویستیتان بە وەعی هەیە، ئێوە خەڵکەکە پێویستیتان بە زیندوو بوونەوە هەیە. زیندوو بوونەوەش بەخوا قەسەم بە غەیری ئەم دینە نایە، چونکە ئەوەی ئەلمانێتی پێ قبوڵە، هەتا دێ جۆچکەی زیاتر تەپەکە. دیکتاتۆریەتەکەی پێ قبوڵە، دیکتاتۆریەتی ستالین و لینینی پێ قبوڵە، بەس بژی. ئەوە مسلمانەکە بمرێ، لە پێناوی خوایە بمرێ، جیهاد بکە و گەورەترین جیهادیشی ئەوەیە کە کەلیمەی حەق بڵێ و ئەگەر کوژراژ لەسەر چێتە ڕیزی حەمزەی کوڕی عەبدولموتەلیبەوە، خوا لێ ڕازی.